دەف یەکێک لە ئیمزا گەورەگەلی موسیقای کوردیە. ئەم سازە توانیگە بۆ پەرەپێدان و دەوڵەمەندکردن ئەو ژانرەکان تریش لە حەوزەی ڕیتمە بتوانێت خۆی بنوێنێت و کاریگەری بێت. لە زەمان باوا باپیرانمانەوە دەفیان دوورێسەکە لە زەمان قەدیمە خۆیان بە سۆزی دڵەوە خەری کارەکاویان ئەرتەعاشی مثبەتیان ئەرژانە سەر کارەکە. براکەش لە باوک و لە خانەدان و لە خانواتمانەوە لەشدا ئێدامەداهەندەیە هونەرێ دەفێ سنەتیە موسیقیایی بوون کە تا الآن ئێدامەمانداوە شکر بخوا الآن هەر بەردەوامین و هاوڕایك و هاوکارێک کە حالەتێکمان ڕۆژی ئەگەر لێ جیاوە بوومەوە خۆم ئەحساس مەسەن غەریبی یا غوربەتی یەکەم تەکیان. ئەگەر ئێمە هەڵگەڕینەوە وەک چاولێکردنێ بە مێژووی ئەم سازە خۆپ ئێمە لە بەردەنەخشینەکانە مەسەڵەن ئێمە هەمانە کە ئەم سازە بووە لە تەمەدونگەلێ بەر لە ئیسلام هەر لە ناوچەی مێزۆپێتامیا بە تواو کەلتورەکانیە. ئەوەی کە ئێمە گەرەکمان بێ مختەسیکەین بێژین ئیختساسن ئەمە لە ناوچەی کوردەواریە بەربڵاو بووگە چووگە ئەمە ئێمە هیچ ڕەفرەنسێکمان نییە. وەلی ئەوەی کە ئەم سازە لە ناو فەرهەنگی موسیقایی ئیسا چه خانەقایی بێت چه وەک دەنگ لە نزەرا بگرین لە ناو تەمەدونێ کووردە و لە ناو ملەتە کووردە بووە هیچ گونە جێگەی حاشای نییە. ئەو ئستادکارە ئەشێ زانابێ لەسەریە و بزانێ کام قسمەت لە پێستەکە خاتە کام قسمەت لە جێدەسەکەی ئەم قسمەتەکی شەستیە ئەو تیکەی بان دووچکەی حیوانەکە بان دووچکەی حیوانەکە ئەشێ کەفێتە قسمەتێکەوە کە ئەو زەرباوالی کەمی محکەمتر بێمان قەلبەکەی ناسکترە ئەشێ بزانیم کەینە کام قسمەتەوە چوار قسمەت تەقسیمیەکەن وەک ساعاتی واکەتی یەکی لە ئەسیلترین و باشترین کارێلی سنەتی و ئەساڵەتەوەسە بزانی تەقسیم بەنی ئەو حیوانە کامەسە دووچکەکە یا لە کام قسمەتەوە ملی ها لە کام قسمەتەوە لای سینە و سپەری ها لە کام قسمەتەوە ئەوانە لە گشتی باشترە بۆ کەسێک واکەتی ئوستادکارە. بە قودرەت و بە قووەتەوە تانین بێژین کە ئەم سازە بەڕاستی لە ناو ئەم ملەتە بە تواو شاخەکان و حەوزەکانیە و جێخۆی کردگەسە و بووە ئەگەر حتا ئەو ئاڵوگۆڕیەلیشە کە ئیسەیش خەریکە لەسەر نەتەنیا بۆ دەف بوو زۆرێک لە سازەکان خەریکە ئەتفاقەکەفێ بۆ ئەویش بازم ئەتفاقەکەفێ بازم هیچ شتێک لەوەی کە بنەمایەکی موسیقایی لە ناو فەرهەنگ و کەلتورە کووردە بووە و هەسوو ئەمێ.